بەشێکیشی ڕەنگە پێشبینی نەکراوە بێ بە تایبەتی بۆ هەندێک لە بڕیار بەدەستانی ئەوانێک کە لە پشتی جەنگەکەەوە بوون ئەوەی لەسەر زەوی پێمانەڵێ کۆمەری ئیسلامی ئێران ڤەنزویلا نەبوو بەڵکو خاوەنی سیستمێکی ڕق و ڕەگوڕیشە و ڕیشەیەک و جوگرافیا و خەڵکەیەک و ئەم بابەتانەیە بۆیە پرسەکە گەر گۆڕین بێ یاخو قسەکردن بێت لە گۆڕینی ڕفتاری ڕژێم ئەوێ بە جۆرێکتر بیری لێ بکەینەوە دوای مانگێکی شەڕ جۆرە لە چەقبەستووی و لە دووبارە بوونەوە بە جەنگەکەەوە دیارە جەنگەکە ڕەنگە لە بەردەم دووڕیانێک کابێ یا بێ پرۆسەیەک بۆ ئاشتی و شەڕوەستان و گفتوگۆ و چارەسەری ئاشتیانە دەست پێ بکە یا پێ بنێتە خوانەخواستە یعنی قۆناغێکی وێران کەرتر و خوێناویترەوە لە ڕووی جوگرافی و قەباری وێرانکاری و جۆری بەکارهێنانەکان و ئامانجا بە ئامانجیراوکە مامۆستا ئەو دۆخی کە دەیبینین لە ئەرزیواقعدا لەسەر ئەرز ینی دەرفەتی گەشتوتەوە بۆ ئاشتێک نایبنین ئاشتی یاگربەز یان ئەمەی کە هەیە تەسلیم بوونە بە ئاشتی یا بە شەڕ لە سەرتاوە یعنی دۆناڵد ترەمپ باسیەوە کرد کابێ ئێرانیەکان خۆ ڕادەستکەن ئیسرائیلەکانیش بەرچاویان ڕوونە ئیشەکەن بۆی کە ئێران وەک سەرچاوەیەکی زوەک هێزێکی هەرێمایەتی کۆتایی بە باڵا دەستی بێنە لە ناوچەکەیە بەترسی لەسەر خۆیان دوور خەنەوە شەڕەکە بە جۆرێکە هەموو ئەیانەوێ کۆتا شەڕ بێ یعنی ڕەنگە ئیسرائیلەکان بیانەوێ ئەگەر لەم شەڕەشە ئامانجەکانیان بەدینەهات دەرفەت و دەستکراوەی و مافی ئەویان هەبێ جارێکتر شەڕەکە دەست پێ بکەنەوە بەڵام کۆماری ئیسلامیێران پێداگرێت لەسەرەوەی کۆتا شەڕ بێ ئەمریکەکانیش حەزەکەن بە جۆرێ ئیشکەن لە ڕاستیە کە ئامانجەکانیان لەم شەڕایە بەدی بێ نەچنە قۆناغێکی تری شەڕەوە بەڵام سروشتی شەڕەکە بە جۆرێکە ئامانجی دژبەیەکی لایەنەکان بە جۆرەکە بیرکردنەوە لە بەرەنجام و ئاکامێکیش کە هەموو لایەنەکان ڕازی بێ بۆ نمونە هاوکێشەی براوە هەبێ یا دۆڕاو هەبێ بۆی چارەسەرێ بۆ کێشەکە بدۆزرێتەوە بۆ منانەکە بدۆزرێتەوە تا کوێستا دژوارە یعنی تا کوێستا دژوارە شەڕەکە بەم نیوە ناچڵیە بەجێ بهێڵدرێ هیچ لایەنێ هەموو لایەنێک دەتوانێت چیرۆکی سەرکەوتنی خۆی بجێڕێتەوە بەس لەسەر زەوی کێشەکان ئەمێننەوە بە شەڕێکی تەواو نەکرا و نێوناچڵ ئەمێنێتەوە جارێکی تر شەڕەکە دەست پێکاتەوە کۆماری ئیسلامی ئێران ئەمەی ناوێت بۆیە دوێنێ لەسەر زاری وەزیری دەرەوەی ڕاگەیان کە ئێمە شەڕوەستانمان ناوێت قبوڵیشی ناکەین شەڕ کۆتایی پێهێنانمانەوێ کە گرنتیمان نەبێت جارێکتر ئەم شەڕە دش بە کۆماری ئیسلامی ئێران بەرپا ناکرێتەوە باشە مامۆستا ئیسرائیل لێ دەگەڕێ ئەمە ڕۆ بدا ینی ئێرانێک بمێنێتەوە کە بچووکترین مەترسیشی لەسەر هەبێ بەس بمێنێتەوە تا بۆی بکرێت ڕێگەرادە تا بۆی بکرێ ئێوێم شەڕە بە نێو ناچڵی بەجێنێڵێ دەبەرەوە ئەو وەکوتمە بەرچاوی ڕوونە ئامانجی نەکەرگۆڕینی ڕژێمە بەڵکو شکست پێهێنانی دەوڵەتە لە ئێرانە حتا دەستکاریکردنی جوگرافیای ئێرانیش بۆ ئەندازەی بووی بتوێ ئەمە ناتەنیاهو لە ساڵی 1993 لە کتێبێکی خۆیان باسی کردووە کە ئیسرائیل چۆن لە مەترسیە وجودیەکان ڕزگاری بێ یەکێ لەوانە باز لەواکەنە و دەوڵەتانی کە گەورە لە ناوچەکەیە ئەبێ ئێمە هەوڵی لێکەڵۆشانەوەیان بین هەوڵی ئەوە بین وەکو هێزنیان لە ناوچەکەیە دەرفەتێکی بواتۆتە پێشەوە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر یەک بە دوای گامەنجەکانی بەدیا بێنێ بۆیە هەرچی بێ بە هەرچی پێ بکرێ ئیسرائیل بە دوای ڕێکار و میکانیزمێک کاگەڕێ بۆی لە فۆرمەکانە جەنگەکە درێژە پێ بێت تاکو ئامانجەکانی دێتە دی کە گۆڕینی سیستمە لە تارانە یا بە جۆرە لە جۆرەکان شکست پێهێنانی دەوڵەتەوە گۆڕینی ڕژێمە لە قۆناغێکی ترە لەم چوارچێوەیە ئەمە ئامانجی ئیسرائیلەکانە و تا بۆشیان بکرێ درێژەی پێدەن مەگەر چارەسەرێکیان بەسەرا پسە پێ بە شێوەیەکی کاتی لەلایەن ترەمپەوە بەڵام ئەگەر واش بە بڕوابن نابن بە بەشە لە چارەسەرەکە و ئەوان لە دەرەوە ئەمێنەوە بۆی مافی ئەویان بمێنێ کە جارێکتر جەنگەکە دەست پێ بکەنەوە ئەوەی شەکەشی ئاڵوز کردووە مەسەلەی بوونی حیزب الله و حەشتی شعبی و ئەمانەیە بە پلەیەکەم حیزب اللهش کە ئیسرائیل ناوێت بە هیچ جۆرێ ببن بە بەشە لە ئەشتێکە بەڵام کۆماری ئیسلامی ئێران پێداگرێ کە هەموو یەک ژووری ئۆپەراسیۆن ئێستا بڕیارەدا وابێ هەر چارەسەرێکی ئاسیش هەموو بگرێتەوە لە تارانەوە هەتاکو بەیروت بەرەکان بگرێتەوە کەواتەمەوە سەر قسەکردن لەسەر مەسەلەی ئاشتی هەر بۆ خۆی دەستەواژەی ئاشتی لەوێدا کەمە هێنێ گەر وەسییان چێ لە ئاشتیانی ڕۆستانە ئەو 15 خاڵێکی ئەمریکا باسی کردن 15 خاڵە ینی هەر تەسلیم بوون نییە بەس بە ناوی ئاگربەست بە ناوێکترەوە هەر لە یەکەم جارە برات لە پێشەوەی ئەم شەڕە دەست پێ بکە لە نووسینەکە لە پێشەکەی خۆم نووسیم ئەمریکا هیچ گفتوگۆیەکی نییە لە گەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەو دانیشتانە هیچ بناغەیەکیان نیە ئەمە و توێژ نییە ئەمریکا کۆمەڵە مەرجی هەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەم مەرجانەی بۆ خاتە سەر مێز ئەم مەرجانە جێبەجێیەکەی ئەگەر جێبەجێ بکەی یەکسانە بە خۆڕادەستکردن ئەگەر جێبەجێ ناکەین هەوڵەدەین لە ڕێی هێزەوە بەسەر تا پسەپێرین هەردووکی یەک شتە لە ڕێی گفتوگۆ لە ڕێ و توێژەوە
وەڵام بە پێداویستی و بەرجەکانی بنێتێتەوە زۆر باشە من شەڕ ناکەم ئامانجەکانی شەڕ بۆ من هێنێتە دی لەسەر مێزی گفتوگۆ خۆگەرەوە ناکەی ئێمە بە شەڕەمانەوێ قەیرانی ئەمریکا ئەوەیە تاکو ئێستا نەیتوانیەوە بۆ جۆری کە وێنای کردووە ڕەنگە ئامانجەکانی بەدی بێن هەچەندە دیدی شەیە کە پیان وایە شەڕەکە بە جۆری نەخشەکاتێتە پێشەوە وە قۆناخی داهاتووە گەرم ئامانجانە نەیەتە دی ئەوە ئیش بۆ شکست پێهێنانی دەوڵەت ئەکرێت لە ئێرانە نەک تەنها سیستەمیانی باشە مامۆستاکەواتە ئەمریکایانی وا دەردەکەوێت لە لەدوانەکانە لە دۆناڵد ترامپ لە ینی کۆیەوەی کە ئەمریکا قسە لێ دەکا وا دەردەکەوێت حەزیان لەوەیە بە ئاشتی شکست بە نیزامەکە بێنن و ئەوەی دەیانوێت بەدەستی بێنن لە بریەوەی بەجەنگ تێچوێکی زیاتری هەیە نرخی وزە بەرز بۆتەوە کاریگەری لەسەر جیانێ بە ئەمریکاشەوە ینی لانی کەم دەیانەوەی کە بە شەڕ بەدەستبێ بە ئاشتی بەدەستێنن باشتایەکی تر نە شەڕ ئامانجە نە گفتوگۆ ئامانجە ئەمانە هەردووکیان ئامرازن بۆ گەشتن بە شتێکی دیکە کە ئامانجەکە هاو بەشە بە شەڕ بە گفتوگۆ بەدیهات زۆر باشە بە شەڕ بەدیهات بە هەردووکیان بەدیهات کە شەڕ فشار بێ بۆی گفتوگۆ سەرکەوێت کە ئێستا بۆ جۆرەیە گفتوگۆکە لەژێر یعنی ئاگراکرێ باشە ئەوان هەردووکیان میکانیزمن بۆ ئامانجەکە کە ئەمریکەکان لە سێ خاڵا خۆتەزانی بچووکیان کردوێتەوە کە ئەویش چەکی ئەتۆمی ئێرانە و کۆتایی هێنانە بە بەرنامەی ئەتۆمی ئێرانی و کۆتایی هێنانە یاخو زۆر بچووکردنەوەی بەرنامە سارۆخی درۆنەکەیەتی لەگەڵ کۆتایی هێنان بە ئەو تۆڕە لە هاوپەیمانێتی هێزە پرۆ ئێرانیەکان لە ناوچەکەیە کە بڕوا من هەرسێکیشان قرسن ئێران دەستیان پێڵگرێ چکم دەسەڵگرتن لەمانە شەرعیەتیم ڕژێما خاتە ژێر پرسیارەوە بە جۆرە لە جۆرەکان کۆتایی پێدێن باشە مامۆستا بەڵام هەز ناکەی لە سەرەتا ئەم سێ خاڵا بوو ئەم سێ خاڵە خاڵە جەوهەریەکانی نێو داواکاریەکانن ئێستا خاڵەکان ینی فراوانتر بووە فراوانتر بۆ ڕادەی کە ینی باز لە ئیدارەدانی گەری هورمزەکرێ بە شێوازی هاوبەش لەن ئەمریکاوە پێشتر خۆر بەدەست ئێران خۆیەوە بوو ینی هەندێک چوونەتە نێو وردەکاریەوە کە پێش جەنگەکە ئەم داواکاریانیان نەبوو تۆ زۆرجا بەرناممان کردووە باسمان لەو داواکاریە جەوەریانە کردووە با بڵین کە ئەمریکا لە ئێرانی هەیە پرۆژە ئاتۆمیەکەی پرۆکسیەکان لەگەڵ موشەکە بالیستیەکان بەس ئێستا هاتووتە نێو زۆر وردەکاریەوە بۆچی ئەمریکایەوێت چۆک بە ئێران دابدا بۆچی ئەویست ئەزمموی فەنزویلا لە کۆماری ئیسلامی ئێران دابڕێتەوە دۆناڵد ترامپ نەیشاردەوە ئەوێت دەست بەسەر وزەی ئێرانە بگرێت وزەی ئێرانی بۆ ئەمریکا ناوێ ئەمریکا زیاد لە 13 ملیۆن و ڕۆژانە نەوتە فرۆشێ و نزیکەی 30 وڵات نەوت لە ئەمریکا کڕن بەڵکو مەسەلاکەمە بەشێکە لە شەڕێکی جیهانیە ئێمە لە قۆناغێکی ڕاگوزاریاژی لە ئاسی سیستمی نەدوڵەتیە مەسەلەکە سینە مەسەلەکە یعنی سۆپەر پاوەرمانەوەی ئەمریکایە و تەزلێزمانەوەی ئەمریکایە بۆی سەرچاوەکانی وزەی لە دەستا بێ نەک خۆی بەکاری بێنێ بەڵکو ئەوانەی بەکاری هێنن بە تایبەتی ئەوانەی کە ڕکابەری لەگەڵ ئەمریکاکەن کە ئێستا بە پلەیەکەم چینە یعنی وزەکەیان پیشە سازیەکەیان یعنی گەورە بوون و بچووک بوونەوەکەیان بە جۆرە لە ژۆرەکان لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە بێ بریشمان نەچێت دۆناڵد ترامپ لە ساڵ 1970 باسی لەوە کردووە کە خارگ بگرێ و نەوتی ئێرانی لەبەردەستا بێ خەونێکی لە مێژینەیەتی ئێستا بڕیار بەدەستی یەکەمی ئەمریکایە بۆیە خەونەکە ئەوەیە کە شەڕە جیهانیەکەشی دارە بکە لە ڕێی ئیدارەدان و کۆنتترۆلکردنی سەرچاوەکانی وزە لە ناوچەکەیە بەڵام ئیسرائیلەکانیانەوە هەر خودی وەرەقەی هورمز و هەمووی بسووتێنن خۆیان بکەن بە سنتەری ناتنە دەدەوەی نەوت ئیترە و بایخە بە هورمز نهێڵێتەوە بەڵکو لە ڕێی بەندەرەکانی ئەوە نەوت لە ڕێگەی دەریای سپی ناوەڕاستەوە بنێرێتە دەرەوە و تەنانەت ئەو سنتەرێ و ئابوووریەی ناوچەی کەنداوی عەرەبیش کۆتایی پێبێنن ئیسرائیل ببێ بە ئەو سنتەری ئابوورێ لە یەک کاتە نمونە ئابوورەکەی کەنداوتێک بشکێنێ لە هەمان کاتە بایەخ بۆ گەروی هورمزیش دێڵێتەوە ئەو وەرەقە لە دەستی کۆماری ئیسلامیرانی شاپسووتێنە ئێستا ئیش بۆ ئەوواکەن ئیسرائیلیەکان بۆیە باز لە هاوپەیمانەتێکی ژەکرێ بە تایبەتی ئەوەی کە عەرەبەکانیانەوێ ئەم سوکاتی پیان کراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە جۆرە لە جۆرەکان ڕاستیکەنەوە لەبەر ئەوان ئەزمموی شەڕیشیان نییە بە حیاتی شەڕیان نەکردووە نە شەڕی بزوتنەوەی ڕزگاری خوازیان هەبووە نەچوونە ناوی شەڕێکەوە تەنها بە پارەداری شەڕەکانیان کردووە بە تایبەتی بە پلەیەکەمیژی ئیمارات لە سەردەمی شەڕی ئێران عێراقشە هەمویان بەیەکەوە بۆ چەکدارکردنی عێراق باشە مامۆستا بڕۆیتەوە و لە دوانەی دۆناڵد ترامپ کە دەڵێ هورمز کێشەیە ئێمە نییە تۆ سێرە و لێ دوانە سەیرەکە ئەڵێ هورمز کێشەی ئێمە نییە ئەنی حەقمانیە لێ چی ڕوەدا با بچێ فەڕەنسا بۆ خۆی ئەگەرەوێ نەوت لەوێەوە وەرگێ با بچێ بۆ خۆی پارێزگاری لێ بکە یان پەیامە بۆ کەنداویشە دەڵێن دیارە داوای پارەی لیان کردووە و دەیەوێ ملکەچیان کە ئەگەر ناڵە من ئەخشێمەوە لێ دۆناڵد ترامپ خۆمان زانین کەسێتێکی تایبەتە دژبەیەکە یعنی درۆ زۆرەکە لە ئینە سیاسەکانە هەندێک لە توێژەرانی کەسێتی دۆناڵد ترامپ ئەڵێن ئەوەی دۆناڵد ترامپ ئەوێ مەسەر ئەوە وانە ئەوە قسەکردنە بۆ گفتوگۆکارانی بۆی کە دۆخەکە وا لێ بکەن بۆ نمونە وای لێ بکەن
هورمز جێ باخی ئەمریکا نامێنێ ئەمە پەیامێکشە لە جیهانە بۆی کە ئێمە بەرگری لە ئێواکەین لە باتی هەموو جیهان شەڕەکەین بۆ نایەن شەڕ بکەن ئێمە توانین بە جۆرێکتری ئیداری ململەکان و شەڕەکە بکەین کە هورمز فشار نامێنێ لەسەر ئێمە کە ئێران کردوەتی بەسەر فشار لەبەرەوەی خۆی لە ڕاستی هورمز بەڕاستەوخۆ فشار نیە لەسەر ئەمریکا فشارە لەسەر ئابووری جیهان لەسەر بازاڕی وزەی جیهانی لەوەیەوە بە ناڕاستەوخۆ ئەوێ بە فشار لەسەر ئەمریکا لەبەرەوەی بازارڕێکی بەیەکەوە لە کێندراوە و ئەمە ئەگەر نرخینەوە بچێتە $150 ئەم فشارە ڕاستەقینە دروستەوی و بە بازارڕەکانەوە بە شێوەیەکی زۆر دیار بێ ئەچەن ئێستا دیاریشە هەر کەندا و نزیکەی $180 میلیارد زیاتر زەرێری کردو لەسەر ئاسی جیهانە زەرێکی زۆر کراوە هەچەندە هەندێک لە کۆمپەنیا ئەمریکەکان دەوڵەمەندتر بوون بەس بە گوێرە و ڕێسایی کە لە هەموو قەیرانەکە کۆمەڵ خەڵک دەوڵەمەندترە بێ هەژارەکانیش هەژارترە بێ بەڵام ئەوەی فشارە لەسەر دۆناڵد ترامپ بەرزبوونەوەی نرخی وزێ لە نێو ویلایەتەکانی ئەمریکاشە لەگەڵ ئەوڵەتێکی دانیشتووی ئەمریکا قسەمە کرد ئەنی بۆ پرسیاری وردەکاریانی ناو بازار و مەسەلەن نرخی بنزین و ئەم بابەتانە ئەوی لە ویلایەتێک و بۆ ویلایەتێک تر جیاوازە لە هەندێک ویلایەت گاڵۆنێک بۆ بە $7 کامە بێپێشینەیە لە ئەمریکا لە هەندێک ویلایەتیش لە $4 کە پێشتر لەم ویلایەتە خۆی بە $2.5 بووە یعنی وایوت تەواو کاریگەری لەسەر خەڵکێ چونکە لەوێ ئەوەی کە هەموو نرخەکان بەرزەکاتەوە مەسەلەی هاتوچۆیە کە هاتوچۆ بەرز بۆیەوە ئیتر نرخی هەموو شتومەکێک بەرزە بێتەوە یعنی لە سەراسی شەقام تەواو ئێستا پێوەی دیارە لە ئەمریکا ڕۆنا لە باتیەوەی خەڵک لە شەقامەکانی تاران بێنە سەر شەقام لە واشنتۆن هاتنە سەر شەقام یعنی ملیۆنەها خەڵک لە ئەمریکا دژی جەنگەکە هاتنە دەرەوە جارە لە هەموو دوو ئەمریکیەک لە هەموو سێ ئەمریکێک دویان لە هەندێک ڕاپرسیە ئێستا ڕایان لەسەر ئەوەیە داوا لە حکوومەتەکەن کە ئەگەر ئامانجەکانیشی بەدینێرێ لەم شەڕەیە یعنی ئەگەر بەس کە وە کۆتایی بە ئەم شەڕە بێنێ بە جۆرە لە جۆرەکان لە بەرەوەی کە کاریگەری کردوتە سەرژیانیان بەڵام تا ئێستا بۆ جۆرە نییە کە بەرگەنە گیرێ لە هەموو هەڵبژارنەکانی نیوە دەوریش هەیە نیوە خولیش هەیە هی کۆنگرس لە مانگی 11 ئەوش کاریگەرە لە ئەوەی کە دۆناڵد ترامپ ببێت چی بکە و چی نەکە یا بڵین کارتێکی فشارە لەسەری لەلایەن پارتەکەیەوە کۆماریەکە باشە مامۆستا بە شووەگا بە بڕوای تۆ جگەل لە خوێندنەوەکان مەسەلەن لێدوانەکان زەکەم بڕوای تۆ بزانم زۆر ئاسان نییە پێشببینی بکەی بڵێ بۆ جۆراگە من تا ئێستا بە شەڕێکی تاو نەکراوێ زانم بەم جۆرە ئەم شەڕە تاو ببێ ئەبێ دەست پێ بکاتەوە بە جۆرێکی لە جارەکان بۆی ئامانجگە و زۆر قورسە بینم لە یەک کاتە ئێرانیەکان و ئەمریکەکانیش لە ڕاستیە ڕێکەون لەسەر شتێک و ڕەنگە یەک ئەگەریش بێنینە پێش شای خۆمانە تاگەر ئەمریکا و ئێرانیش بە جۆرە لە جۆرەکان ڕێکەوتن یا ئەمریکا لە شەڕەکە چوە دەرەوە شەڕەکە لە ڕێگای ئیسرائیل و خەڵکانێک ترە و درێژە پێ بێ ئەمریکا پشتیوانیان لێ بکە خۆی بەشە نەمێنێ لە شەڕەکە ئەبێ ئەم ئەگەرانش بێنینە پێشایی خۆمانە یاخو پەنا ببرێتە بەرنەتەوە گرتوەکان بڕیارە دەرکرێ بۆی هەمویان لە احراجی دەربچن و مەسەلەکە بێتە پابندبوون بە بڕیارێکی نێدوڵەتیەوە یاخو پابندبوون بە بڕیاری نێدوڵەتیەوە بۆیە من بەش بە حاڵی خۆم قورسە بینم ئاکامێکی دیاری کراو بۆ دەرچوون لە شەڕەکە لە کاتێکە هەردوو لایەنەکان پێداگریەکەن لەسەر ئامانجەکانیش دژ بێکن قورسە تاکوێ سالانی کەم ڕوخساری چارەسەرێکی دیاریکراو نابینم لە قۆناغی داهاتەوە هاوچەنگی هێزەکان چی لێدە نازانم مامۆستا پێشتر دەمانبینی ئێران موشکی زۆری دەگرتە ئیسرائیل ینی لە دوێنێەوە بۆ ئەمڕۆی موشکێکی ئێرانی ئاراسی ئیسرائیل نەکراوە ئایا موشکیان نەماوە بە بڕایەوە ئەمە پرسیارێکی سەربازیە بەڵام بۆدی سیاسیشیە موشکیان نەماوە ئایا خۆیان بۆ شتێکی تر ئامادە دەکەن دوێن هەندێک میدیای ئێرانی هەندێک شتیان بڵاو کردوتەوە موشکی گەورە پیشان دەدەن و وەکوەوەی کە شتێک بێشو بە بۆمبیەتۆمی بێ ئەتوانین بە بڕای من چەند لێکدانەوەیکی بۆ بکەین یەکەمیان داواکاریەکە بێ بۆ نمونە لەلایەن چینەکانەوە یا ئەوانەی ناو بجوانیەکەن بۆی بۆ ماوە 48 ساعت بۆ نمونە تۆزێ شەڕەکە گرژەکانی کەم بێتەوە ئەمە یەکێکیان دووەمیان ئەکرێ کەمبوونەوەی موشک بێ لە ئێران بە تایبەتی کە درا لە کۆگایەکی گەورەی موشکەکانیان و بۆ گەریەکەمەوە ئیسرائیل هێرشەکانی ڕانێکی زۆر بەشێکی زۆر بەڵام ئەگەری زۆرتر ئەوەیە کە یعنی جۆرە لە خەڵەتاندنی ئیسرائیلەکان و خاوکردنەوەیان بێ و بێزارکردنی خەڵکی ئیسرائیل بێەوە و بەکارهێنانی چەکێکی جۆری تر بێ دیارە ئێران وەکو ژمارەی موشکانی کەم بۆتەوە بەس وەکو جۆر کاریگەرتر بە موشکەکانی لە ڕووی مشکەوە جۆرێک لە خەڵەفاندنی ئەمان ئەگەری ئەوە هەیە کە یعنی ئەگەر شەڕەکە بەردەوام بێ و ئەگەر هیچ دەرچەیەکی ئاشتی نەمێنێ بە بڕامی شەڕەکە بەرە و تونند و توژی خوێناوی تر و کاولتر و چەکی
چۆنایەتی تریتیا بەکاربهێنرێ بە مەترسی بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی تاکتیکیشەوە. ئێرانیەکانیش پێ لە هەندێ سەرچاوی سەربازیەوە پێ ئەڵێن لە خوار بۆمبی ئەتۆمی هەندێشتی هەیە کە بۆمبی وێرانکەر و کاریگەرە. ئیسرائیلەکانی 250 بۆ 300 بۆمبی ئەتۆمی تاکتیکیان هەیە کە خۆمان نەزانین لە سنوورێکی دیاریکراوە وێرانێکی گەورە دروستەکە. ئێستا چەکی زۆر سیر دروست کراوە، چەکی ئەتۆنۆمی نیە، بەڵام یعنی نیم چەکی ئەتۆمیە. یەکی لەوانە ئەو پەپولەی یعنی قیامەتی یا جەهەنەمی دۆزەخێچێکە ڕووسەکان دروستیان کردووە کە لە ماوەیەکی یعنی دیاریکراوە هیچ ئۆکسیژن نایڵێ، مرۆڤ و دار و بەرتەکە بە خۆڵەمێش. پێم وایە شتی لەمە باشتر کاریگەرتر و وێرانکەرتری هەیە کە تاکو ئێستا بەکاری هێناوە. ئەگاتە بۆمبی ئەتۆم یەک دوو بۆمبی ئەتۆمی چێ کردبێ لەم ماوەیە چێ نەکردبێ ناتوانم بە تەواوەتی بڵێم ئایان نا، بەڵام پێم وایە لەمە ئێستا بەکاری هێناوە شتی لەمە وێرانکەرتری هەیە. هەڵی گرتووە بۆکەی پێ دوایە شتانی دۆخی جەنگەکە ئەوەندە تەسعید نەبووە کە ئێران پێی وایە. لەم ڕۆژانە لەگەڵ چاودێرێکی سیاسییان قسەم دەکرد دەی بۆ ئێرانیەکان بۆ نیزامەکەش هێشتا پێیان وایە نەگەیشتوێتەوە دۆخە تەسعیدەی کەیتر. وای ئێستا کسە بە پێچوانەوە ئێستا خۆیان لە خاڵی هێزابینەوە شۆکی یەکەمیان تێپەڕانەوە بە جۆرە لە جۆ خۆیان ڕاهێناوە لەگەڵی دارەدانی جەنگەکە. یعنی بەرامبەر نەیتوانی و هیچ ئامانجێکی خۆی بێژێ بێنێ. ڕاستە کە ئەوان جەنگەکە تەواو بوون ئەنجازانن چی بەسەر ئێران هاتووە، ئەنجازانن چ کارە ساتێ بەسەر ئێران هاتووە، چۆن ئەوەی 40 ساڵە یعنی بیناکەینەوە بەشێکی ڕووخاوە و کارە ساتەکە بۆ ئێران لێوە دەست پێ بکە. بەڵام لە چوارچەوەی شەڕەکە ئێستاە تاکو ئێستا هەڵویستی ئێرانەکان ئەوەندە لاواز نییە پەنابەرنەبەر هەموو ئەوەی کە هەیەە. ڕەنگەر ڕۆژگاری سەختترە لە پێش بێ، بە تایبەتی ئەگەر دۆناڵد ترامپ یعنی ئەو بەڵێنەی بباتە سەر لە دوای 6 مانگ و ڕێکەوتن نەبێ، بەڵێنەکەی بباتە شەرکە تەواوی ژێرخانی وزە و کارەبا و خزمەتگوزاری لە کۆماری ئیسلامی ئێرانە بکە بە ئامانج، بێگومانێتەوە خاڵەکە یعنی دەوڵەتیایەکەوێتە سەرساژی عەلی وەکو کورد دەڵێ بەرەو شکست. و ئەگەر نیزامیش نەگۆڕێت دەوڵەتەکە ئەوەی کەتیایە نیزام خۆی پیاداکە و خۆی بەرجەستاکە و مانەڤێستەکە تووشی کاولکارێکی گەورە دێ. یاخۆ بەرەیەکی تر دروست ببێ ئیسرائیلەکان جەخت بکەن و شەڕی زەمینی دروست بێ، شەڕی زەمینەکە بەمانە عێراق و ئەفغانستان نا، ئۆپۆزیسیۆن چەکدار بکرێ و سەرقاڵی بۆ ئێران دروست کرێت لە کەنداوە هەندێک این دروست ببێ و لە ناو شارەکانەوە ڕاپەڕی دروست ببێ. ئەو کاتەی تر نیزامەکەوێتە بەردەم چارەنووسی خۆیەوە ڕەنگە دوایمین وەرەقەی خۆی بەکاربێنێ. باشە ماوەسانێک دەڵێن هێنانی گروپی جیاوازی مارنس یعنی هەندێک گروپی جیاوازی مارنس بۆ بڵین نێو ئێران پامێکی دیکەی هەیە، ڕەنگە جوڵاندنی شەقام بێ، جوڵاندنی و هێزانە بێ کە لەوێ هەن تۆ ببینی لە دوورگەیەک شەڕی ئەها ڕوبەڕووبوونەوەی چەکداری هەیە لە بینی دوو هێزدا بەدەر لە ئاسمان، یعنی ڕەنگە وا بکە کە تۆش جوڵەیەک بکەیتر. ڕوونا هێزی مارنس چەند ئامانجێکی هەیە، بێگومان هێزی مارنس زانیە و هێزانی کە بە کەشتێک گوازرێنەوە و خاوەنی وەکو سوپای پازاران وان، ینی خۆیان خاوەنی بەرمایی خۆیانی فڕۆکەی خۆیانن تیمێکن بۆ شەڕی زەمینی نین، بۆ کۆنتترۆلکردنی هەندێک کەناراوەکانن، بۆ کۆنتترۆلکردنی هەندێک ئامانجن. بۆ نمونە گەڕان بە دوای یۆرانیۆمەکەیە، بۆ نمونە کۆنتترۆلکردنی دوورگەیەکی وەکو خارجیا و هەندێک دوورگەی دەربێت ئەگەر خارک بگرن جۆرەیە کە کۆی وزەی ئێران بەبارمتاگرن بەبارمتاکردن فشارێکی گەورە ئەکەوێتە سەر کۆماری ئیسلامیێران لەبەرەوەی سەرچاوی سەرەکی داهاتەکەی کۆنتترۆڵەکەن لەژێر دەسەڵاتی خۆیانە بێ. ئەمایکەن بە وەرەقەیە بەرامبەر هورمز یاگەر هورمز بگرن بە جۆرە لە جۆرەکان شکستێکی گەورە بێ بۆ کۆماری ئیسلامیێران کە وەرەقەیە بوو کراوە بە وەرەقە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر نیازیان گۆڕینی ڕژێم بێ لەبەرەوەی ئەمریکیەکان و هەر کەسێکی تر خێڵی خاوە پێی وابێ لە ڕێی فشارەوە ڕەفتاری ڕژێمی تارانە گۆڕێ، یعنی ڕژێمی تاران سروشتەکەی بەو جۆرەیە خۆی نەگۆڕی ڕەفتاری ناگۆڕێ. حتا گەر تۆزە نەرمی نیشاندا تۆزە ژەهر بخواتەوە لەینێکە تۆزێکە بۆی بەهێزی بکاتەوە لە قۆناغێکی ترە. لە تورکیا ئەستاوانیە، لە تورکیا حکوومەت گۆڕە دەوڵەتە گۆڕێ، سیاسەتی دەوڵەتە گۆڕێ، ئەتوانی سیاسەتی لێرە و بەری بۆیە لێرە و بەری بەوێ مەسەل فشارکە لە ئابوووریەکەی سیاسەتی دەوڵەتە گۆڕێ، بەس لە کۆماری ئیسلامی ئێران وان نییە. بۆ یعنی ئەوەیە ئەگەر بژاردەی ئیمام خومەینی نەیخوارد بژاردەی حسەین هەڵەگرین هەمومان پێکەوان برین. یعنی ئەو لێدوانانەی کە دۆناڵد ترامپ دەڵێ
ڕژێمەکە گۆڕاوە و ئەوانەی کە تونڕە و ڕۆشتون و خەڵکی باش ئێستا بەڕێگەوە نکتەشتی واچێ یعنی لە نکتەشتی واچێ لە بەرەوەی ئەوە دووبارەکردنەوەی نمونونەکەی هینە ئەوە لەو چوارچێوەیە کە ئێمە ئامانجەکانمان بەدی هێناوە گەر شەڕمان وەستان و ئێمە بێدەستکەوتنین بە تایبەتی بۆ ناوخۆی ئەمریکا و ئەوانە بەڵام بەتەنیا فشارکردن لە کەنداوە ئەوی زۆر شن ناکە ئەگەر بێت و پاکێجێکی تاو نەبێ لە سەراستی ئۆپۆزیسیۆنی چەکدار و ڕاپەڕینی شارەکان و هەندێک شتی تریش بۆ ئەوەی کە سیستم لە ئێرانە گۆڕانکاری بەسەران مامۆستا سەرنجڕاکێش بوو بۆ من ینی زۆر کەس باز لەوە دەکەن بەڵام ئەم بۆ چوونەی تۆ کە دەڵێی بە فشار ینی بتەوێ ڕەفتاری نیزامەکە بگۆڕی شتیوانیە ئەوێ لا نیزامەکە بگۆڕی اینجا ڕەفتارێک گۆڕێ باشە ینی ئەمان بڕیاری ئەوەیان داوە کە ینی وەکو دەڵێ یان مانەوە پێکەوە یان مردنی هەمووان پێکەوە بێکمان یا ئاسایش ئەمە دروشمی کۆماری ئیسلامیێرانە پێش شەڕەکەش نیان شاردەوە ڕازگۆ بوون لەگەڵ خەڵکەکە وتیان شەڕ بێ شەڕەکەین بە شەڕێکی هەرێمایەتی شەڕ بێ گەروی هورمز داقین شەڕ بێ بازاڕی ئابووری وزەی جیهانی بە ئامانجاگرین ئێستاش دروشمەکە ڕوونە خۆناغێکم یا ئاسایش بۆ هەمومان یا بۆ کەسماننا یا سەقامگیری و ئابووری بۆ هەمومان یا بۆ کەسماننا یا گەشانەوەی پارێزگاری لە دامزراوەکانمان بۆ هەمومان یا بۆ کەسماننا ئێستا خەریکە بگاتە ئەوەی یا زانکەوکان بۆ هەمومان یا بۆ کەسماننا یا ئارامی بۆ بەرپرسەکانمان بۆ هەمومان یا بۆ کەسماننا بە شێوەیەکی گشتی یعنی ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی ناوچەکەی وا لێ کردووە کە ئێمە چارەنووسێکی هاوبەشمان هەیە ئەگەر ئێمە نەمێنین با کەس نەمێنێ ئەگەر ئێمە ئاسایشمان نەبوو با کەس نەیمێنێ پێکەوە یا ئەژین یا بێ لێ پسراوەتی هەڵگرن تەبیعی لە پێشەوە ئامانجەکە بۆ بوو نێڵن شەڕەکە بێ وەکەندا و هەوڵیاندا شەڕەکە نەبێ بەڵام دیارە پێشبینیشیان نەکرد بوو بەم خەبارە گەورە کۆماری ئیسلامیێران پەلاماریاندا لەبەرەوەی کۆماری ئیسلامیێران بەرژەوەندێکی هەر زۆر گەورەی هەبوو لە بازاڕە دارایەکانی ئەوانە بە پلەیەکەم لە بازاڕە دارایەکانی ئیمارەتە کە بەشە لەو سیانە بوو هەناسی لەبارەیەوەدەوە ئەبڵقابووریەکانی کەمە کردەوە بەڵام ئەمە هیچ نەی خوارد لە بەرەوەی جەنگی چارەنووسازی خۆیانە کۆتا جەنگی شیعی سیاسیە بەسەر سەرۆکایەتی کۆماری ئیسلامیێرانە جەنگی مان و نەمانی ڕژێمە لە کۆماری ئیسلامیێران ئەمەش لە ڕوانگەی ئەوانەوە کاتی خۆی ئیمام خومینی قسەی کردووە کاڵێ مەسلەی نیزام لە مەسلەی هەندێ ئەرکی ئیسلامیش لە پێشترە لە هەموو شتە لە پێشترە ئەگەر خودی ئێران ئامراز بێ وەک دەوڵەت و دام و دەستگا و کۆمەڵگا لە پێناومانەوەی ڕژێمە ئەولاتر دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئامرازە بۆی سیستم بمێنێتەوە لەبەرەوەی ئەمار تەنها مەسلەیەکی سەرزەوی نییە داواکارێکی خوایشەوە بە تایبەتی پەیوەندی بە ئیمامی مەهدیشەوە هەیە هانێوان پێیان وایە ئێستر ئیمام کە سەد دەستنیشانی دەکەن وەکیلی ئیمامی مەهدیشە ڕوونە خۆخوان نایشەڕنەوە یعنی ئەم تیۆریە تۆری ویلایەتی فەقێ لە بیری سیاسی شیعی هاوچەرخە ئیمام خومینی پەرەی پێداوە و ئەسڵی فکری شیعە ئەوەیە ئێمە نابێ حکوومەت بگرینە دەست ئەمە مەسەلە سیاسەکە دواخینە تاکو ئیمامی مەهدی خۆی دێتەوە بەڵام لە ئەم تایپە لە خوێندنەوەیە تیۆری ئیمامی فەقی پەرەی پێدرا کە نەخێر ئێمە خۆمان بەشە لەو ئەرکانە جێبەجێەکەین و زەمینە سازەکەین بۆ ئیمامی مەهدی بێ و ئەوەی کە پێویستە جێبەجێکە ئەوەی کە لە دیارە لە بۆچوونی شیعەکان خۆیانەیە مامۆسانی پێ دوایە ئەمە کۆتا جەنگی شیعی سیاسیە ئەوەی کە دەسەڵاتیان هەیە بەشێکی زۆر لە وڵاتەکانی جیان ئەمە بدۆڕەنی تر کۆتایی پێدێمە ئەم فۆرمە لە شیعی سیاسی کۆتایی پێدا یعنی کۆماری ئیسلامی ئێران تەبیعی کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی مێژووی و بیرمان نەچێت لەژێر کاریگەری ئەدەبیاتی خوان و ئەبوو عەلای مەودود و ئەمانە دروست بووە شیعان فکرەی لا نەبوو یعنی لەژێر کاریگەری ئیسلامی سیاسی سونەیە ئەم فکرە بۆ ناوەندە شیعەکە دروست بوو هەتاکو لە پەنجاکانە وڵات لێرە پێشکەوتوتر بوو لە ئێستا شیعە و سونە لە ئێستا پێشکەوتوتر بوو چەندین خەڵک شیعە بوون بەڵام لەناو ڕێخسەکانی ئیخوانە بوون لەژێر کاریگەری ئەمەیە ئەمە بۆ دروست بوو بۆیە ئەگەر ئەمە کۆتایی پێبێ ئەم فۆرمە لە کۆماری ئیسلامی ئێران و لە گروپی ئایدۆلۆژی سیاسی شیعە و ڕەنگە هەر گروپ بمێنن تونتریش بن لەمە بیانەوێ بەرگری بکەن بەڵام ئەم فۆرمە کۆتایی پێدێ فۆرمی داهاتوو چییە بێ ئەو ئەم مەسلەیەکی ترە بەڵام لەم فۆرمایە کۆتایی پێدێ باشە مامۆستا کەواتە ینی دوو ڕوانینی جیاوازەیە بۆ ئەمریکا جیاوازە بۆ ئیسرائیلیش جیاوازە هەندێکیش دەڵێن لە پێش ئەم جیاوازیەوە هەر یاریەکی تری سیاسیە دۆناڵد ترەمپ پێوە بە لێدوانەکانی وزە بەرز نەبێتەوە بەو ڕادەیە کە پێشبینی کراوە بچێتە $200 بەڵام ئێستا لە خراپترین دۆخات چۆتە $190 و $120 ینی دوجار ئامانجەکان لەوێدا هەر یەک دەگرنەوە بۆ بە ستراتیژ کابێ دەست بگرێ بەسەر وزەی ئێراندا ئیتر ئەمە ئەم مانگە ئاگر بەستێکە بێ هودنەیەکی کاتیە بێ دوو مانگی تر بەڵام ئەمە بڕاوە تۆ کۆتایی پێهاتووە
استراتیژە لای ئەمریکا و لای ئیسرائیلیش استراتیژە کابێ نیزامە ئیتر تەواو یا بگۆڕێ یانەوەی کە تۆ ئەڵێ ڕەفتاری خۆی ناگۆڕێ دەبێ بگۆڕێ. ڕوونە ئەمریکەکان و ئیسرائیلەکان هاو ئامانجنەوەی کام ڕژێما بێ تاکو ئەو پەڕی ئەوەی هەیە لاوازکرێ و ئەمریکەکان پێشوازیەکەن ئەگەر توانیان ڕژێم بگۆڕن لە تارانە و کاتی خۆی هیچیان نیان شاردەوە هەردووکیان هاوڕابوونەوەی کە ئەمان زمینە سازەکان و پیان وا بوو خەڵکی ئێران بەتایبەتی ئیسرائیلەکان خەڵکی ئێران دێنە سەر شەقام و ئەوان یارمەتیانە دێن بۆەوەی سیستم گۆڕن هەتا باز لە هێزی چەکدارکردنی هێزی ئۆپۆزیسیۆنی شاتە پێشەوە کە ببن بە بەشێک ڕاپەڕینی شارەکان دروست بێ و هێزی ئۆپۆزیسیۆنی چەکدار کە تا کوێستا ئەمە تۆزێ سستکراوە بەڵام هێشتا لەسەر مێزی بڕیار بەدەستی ئیسرائیلی و ئەمریکی ماوە یعنی کۆتایی پێ نهاتوە لە هەموو حاڵەتێکە ئەمریکەکان هێزێکی گەورەترن بۆ نمونە ئەوان هاوپەیمانی کەنداون ئەوان بۆ نمونە بەرژەوەندەکانن لە کەنداوە کەوێتە بەرمەترسیەوە ئیسرائیل ئەو خاڵە لاوازەی نییە هاوپەیمانی کەنداو نییە تاکو و پابەندی نییە بەرامبەر کەنداو بە پێچەوانە ئێوە کەنداویش لاواز بێ لە کاتێکە ئێران لاواز بێ لەبەرەوە ئیسرائیلەوێ کۆی ناوچەکە لاواز بێ واگەر ئێران بڕوا بە ئێران واز نایەنێ سەرەی تورکیا دێ سەرەی میسر دێ سەرەی سووریا دێ سەرەی پاکستان دێ هەر کوێ سەرچاوی هێزی دێ بەدڵنیاییەوە دوای ئەگەر ئەمە بڕە بە تایبەتی سیستم بڕە لە ئێران بۆ ئێستا تورکەکان هەوڵەدەن بە هەموو شتێکیان بۆی سیستم نەگۆڕە لە ئێران شتێکی دوت ینی سەرنجاکێش بوو تورکیا جیاوازە ینی تۆ تەنها حکوومەتەکە بگۆڕە لەوەی تر نیزامەکە بۆ خۆی شتێکی دیکە بەسێ میکانیزم تورکیا توانێ بگۆڕی حکوومەت گۆڕە لە ڕێی میکانیزمەکانی خودی میکانیزمەکانی دیموکراسیەوە فشاری ئابووری لەسەر بکە زیاتر دایتە پێنەکە ناچار بکە بە تەسلیمون بە ئیرادەی تۆ سێمیان لە ڕووی سەربازیەوە توانی بۆرمونە لە سووریا لە لیبیا لە سۆمال ئەم جۆرەشتانە شەڕی لەگەڵا بکەی و نفوزە هەرێمایەتەکەی سنووردایکی و دەریکەی لە ئەم ناوچانە بیکەیتەوە بەناو تورکیا بەم سێ میکانیزمە هیچ گۆڕینی سیستمی ناوێ شەڕی گەورەشی ناوێ تۆ توانی فشارێکی گەورە لە تورکیا بکەی بەڵام لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەمە ناکرد ئللا سیستم و لەم جۆرە ڕژێمانەیە سیستم و دەوڵەت و کیشوەر و جوگرافیا و هەمووی تێکەڵە بێ یەک کۆی گشتی گیانەکراوەیە تورکیا وەکو دەڵێ کوور دەڵێ بە ڕۆژی نیوەڕۆ لە بەرچاوی ڕوونە و دیارە چی ڕوودەدا چی ڕوویدا و چی ڕوویدا وەرگردووە نیان شاردووەتەوە و هەر ئەسڵەن بێەوەی هیچ قسەیەک لە گۆڕێ بێ باخچەلی کە دەوڵەتی خوڵە لەوانە مەسلەی پرسی ئاشی ئەمەی هێنایە بەرباز بۆ هەمومان مایی ئەهایانی شتێکی عجیب و غەریب بوو لە سەرەتاوە ئەم پیاوە توندە لەگەڵ کوردایە سەباسی پرسی ئاشتێکە حتمما بیستوێتی و دەزانێت پلانەکە چییە قسەکە لەسەرەوەیە ئەم تورکیایە کە هەموو سیناریۆکانی لە بەرچاوە خۆی دەگەێنێ بەو ڕۆژە بە تایبەت و پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئیسرائیلیشدا هەیە ژێر بەژێت پەیوەندێکی ئابووری زۆر باشی هەیە دەیگەێنێ بۆ ڕۆژە تا بۆیان بکرێنەوێ نەگای بۆ ڕۆژە هەتا دوێنێ لێ دوانی وەزیری دەرەوەی تورکیامانەیە کە ئێمە بە هەموو هەوڵێک هەوڵەدەین کە ناوچەکە بەرەو داڕوخانی گەورە نەڕوە ئێمە زین ئیسرائیل ئێوێ کۆی پێکاتەکانی ناوچەکە بچنە شەڕێکی وێرانکەرەوە لەگەڵ یەکترە تەبیعی چاوێکی گەورەی تورکیا بەداخەوە هەمیشە لەسەر مەسەلەی کوردە پێی وایە گەر گۆڕانکاری لە ئێرانە بێت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش زمینە سازە بێ هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستان بێتێکایەوە ئیتر تورکیا ناتوانێت بەم جۆرە مامەڵە لەگەڵ مەسەلەی کوردکە کە ئێستا لە چاوێک کردووە بەڵام بیرمان نەچێ ئێستا لە ڕوانگەی عەقیدەی عەسکەری عەقیدەی سەربازی ئیسرائیل و تورکیا دوژمنێکی مامناوەندی هینیشە یعنی هاتوتە پێشەوە پێش دەوری 6 مانگ بوو ساڵێک بوو ئیسرائیل دەستکاری عەقیدەی عەسکەری خۆیان کرد ئێستا تورکیا بە مەترسی و بە دوژمنە زانن لەسەر خۆیان بۆیە نەتانیاهۆ لەم ڕۆژانە پێشەوە وتی ئێمە هەوڵی کۆتایی هێنان بە هاوپەیمانەتی شیعادین بە سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران بەڵام بە هیچ جۆرێکیش ناهێڵین ئەو هاوپەیمانێت سونیە تونڕەوە جێگای بگرێتەوە کە لە حاڵەتی پێکاتنایە کە تورکیا هەوڵی بۆدا لە هەندێک وڵاتی ناوچەکە بەڵێ یعنی تورکیا بە ئامانگیرا و لەلایەن ئیسرائیلەوە ئەو باسی پەیوەندی بازرگانی و ئەوانە بە هیچ جۆرە لە ڕاستیە ئەوە ڕێگا لەوە ناگرێت ئیسرائیلەکان ئەگەرەمەیان بۆ بچێتە سەر یەکسەر دوای ئەوە فشار لە تورکیادەن لەبەرەوەی کابێ نابێ ئیسرائیل هێزێک بێ لە ناو هێزەکانە ئەبێ هێزی ڕەهای باڵا دەست بێ لە ڕوانگەی بۆچوونی خۆیانەوە و هیچ هێزێکی هەرێمایەتی تر نامانێ ڕکابەری بکە وابێ لە چوارچەوەی هەژمون و استراتیژی ئەوان باڵادەستی تەکنەلۆژی ئابووری سەربازی ئەوان ڕۆڵ بۆ خۆی دیارێک سپاسەکە مامۆسا ینی بە دووسێ دێر ڕویای خۆتمان پێ بڵێ لەسەر مەسەلەن چەند ڕۆژی تر دەخایەنێ بە بڕوایەوە زۆر دەخایەنێ کەم دەخایەنێ بۆ هەرێمی کوردستانیان تێوەگلانوە ئێرانیانی دەزانێت کە ئێمە هیچ مەترسێکمان لەسەروان نیە هەرێمی کوردستان ناوچەیەکی دوژمنی نەخوازراوی لە دەرەوەی عێراق وێناکراوی بە سەرچاوی هەڕەشە دانراوە ئەمە پێناسەی ئێمە لە ڕوانگەی ئەوانەوە
ئێستا نیەتەکان بە تەواوەتی دەرەوێ یەکێک لە قازانجەکانی قەیران و شەڕ و ململانێت چییە؟ ناخی خەڵکەکە دروست دەبێ قوڵایی حقیقەتەکان ئەکەونە دەرەوە ئەوی تاکو ێستا بە دەمامکەوانە داپۆشراوە ناتوانین قسەیەکی هین بکەین شەڕەکە لەبەر دەمەگەری جۆرا و جۆرایە کراوەیە بۆ پەرسەندنی جۆرا و جۆر ناوچەکە ناچێتەوە ژێر قۆناغی شەڕەکە بەڵام ئاکامی شەڕەکەش دیارەکە کە گۆڕانکاری و قەبارەکانی چەند دەبن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە ئیسرائیل و هاوپەیمانە ئەمریکان بە دواوێتی تا شوێ پێگەیشتەوە لەکوێ ئەچێتە دۆخەکە بۆ کورد چۆنە بێ؟ دۆخەکە بۆ کۆش تەمومژاویە ئەگەر ئاکامی جەنگەکە دیارەکە و جۆری ئامادەبوونی خۆی ئەگەر جەنگەکە بەڕوخانی کۆماری ئیسلامیێران و گۆڕینی دەسەڵە لەوێ کۆتایی بێتەوە یعنی زمینەیەکی نوێ بۆ کورد دەبێت لەبەرەوەی شانسی دروستبوونی هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستانە بێ سستی جوگرافی و سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان کۆتایی پێدێ بەڵام ئەگەر ڕژێم بمێنێتەوە و توانای خۆبی ناکردنەوەی هەبێ ئەو مامەڵی لەگەڵ کوردکرا یعنی تۆ بێ بترسی لەوەی لە داهاتوە مامەڵەکە تونتر بێ لەلایەن ئەو لەلایەن هینەکاتەوە بەس من دڵی خۆم ناترسێ ئێمە ڕەنگە ڕۆژانی سەختمان لەبەرچاو بێ باجیش بین ناڕەحەتیش بین بەس لە بەرەنجامی کۆتایە خوا حەسکا پێم وایە کە ئێمە یەکێکە بین لەو هێزانەی شانسمان خراپ نابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داهاتووە با نەڵێ نوێیە لەبەرەوەی هێشتا بۆ ئێمە نوێ نییە چکم لای منی هیچ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نوێ نییە ئەگەر کورتیای هەڵنەستێتەوە و کاراکتەرێکی سەرەکی نەبێتایە بۆ ئیسرائیل نوێ ئەوە هی من نییە ئەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی من نییە دەی شەڵا مامەساخوا بە دڵ و دەرونی تۆکە لەگەڵ کووردا بەعقڵی من شکای شاڵ سواسەکەم سواز بە بەشداریکردنی لەگەڵ ماخمە خێراتی سەر چاو زۆر بە خێر بێت خۆشەویستان بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە هەر شاد بن خوا کوردستان پارێزیە و لایەکتان پارێزرا بن سواز مامۆستاکەن